حکوومەت و وەزارەتی دارایی لە بری چارەسەر کێشە بۆ هاوڵاتیان دروست دەکەن. بڕیارێکی وەزارەتی دارایی کێشەی کۆمەڵایەتی بۆ زۆرینەی خێزانەکانی هەرێم دروست کردووە. وەزیرەکەی گۆڕان لە بری دابینکردنی موچەی کابانی ماڵ، موچەی پیاوی ماڵیشی بڕی. لە کاتێکدا کوردستان و بەتایبەت سلێمانی بە قەیرانێکی قوڵی ئابووری و سیاسیدا تێتە بەڕێت، وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارە کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی بۆ زۆرێک لە خێزانەکانی هەرێم و سلێمانی و دەوروبەری بەتایبەت دروست کردووە. بە کوێرەی ڕاگەاندراوێکی وەزارەتی دارایی دەبێت ئەو هاوڵاتیانی قەرزی کەڵەکە بووی خانوبەرە و هاوسەرگیری و نیشتەجێبوونیان لایە لە ماوەی 2 مانگدا قەرزەکانیان بدەنەوە و بە پێچەوانەوە بەشێک لە موچەی کەفیلەکانیان دەبڕن. هەر لەو ڕاگەاندراوەدا هاتووە دەکرێت قەرزدار و کەفیل بێکەوە ڕێک بکەون و مانگانە و کەسەی پێشینای حکوومەتی لایە ئەو بڕەپارەیە بداتەوە بە کەفیلەکە لە بری ئەو بڕەپارەیەی کە لە موچەکەی دەبڕدرێت لەلایەن حکوومەتەوە. ئەم بڕیارە مەترسیەکی زۆری کۆمەڵایەتی هەیە و دەکرێت ڕووداوی نەخوازرا و بە دوای خۆی دابهێنێت، چونکە حکوومەت خاوەنی یاسا و دەسەڵاتە. ئەی چۆن کێشێکی ئاواناساس بۆ خەڵک خۆی جێدەهێڵێت؟ لە دنیادا و لە تەواوی وڵاتان و یاساکانی جیهان بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا دەکەن، چونکە ئەگەر حکوومەت خەڵک بەم بێکاری و قەیرانەوە ناچار بکات، ئەوە لەو لاوە حکوومەت تووشی دەیان گیر و گرفتی دیکە دەبێت و سەر دەکێشێت بۆ پشێوی و تێکدانی یاسایشی کۆمەڵایەتی خەڵک و هەموو ئەمانەش لە کاتێکدایە. وەزیری دارایی کە لە پشتی بسووتنەوەی گۆڕانە خاوەنی بڕیاری فشاری خستنە سەر هاوڵاتیانە بۆ وەرگرتنەوەی قەرزەکانی حکوومەت. بە پێی زانیاریەکانی کە دەستی وارکەوتووە، وەزیر دەیەوێت لای سەرۆکی حکوومەت خۆی خۆشەویست بکات. لە ئێستادا وەزیرەکەی گۆڕان خەریکە شەڕ لە نێو ماڵەکان بۆ خەڵک دروست دەکات. ئەمەش لە کاتێکدا بوو گۆڕان لە بانگەشەکەیدا بڕینەوەی موچەی بۆ کابانی ماڵ کردبوو بە ویردی سەرزمانی، بەڵام ئێستا وا خەریکە موچەی پیاوی ماڵیش دەبڕن. هاوڵاتیانی سلێمانی و دەوروبەری ئەمڕۆ لە گرتبوونەوەکەدا گوتیان دەبووە گەر حکوومەتیش بڕیارێکی لەم شێوەیە بدات، ئەوە تیمی گۆڕان و وەزیرەکانی ڕێگری لەم هەوڵە بکەن، چونکە حکوومەت قەرزداری فەرمانبەران و هاوڵاتیانە و پرۆژەکەش لەلایەن گۆڕانەوە سەرەتا پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کراوە کە پێشینە بدرێت بە هاوڵاتیان. هەروەها هاوڵاتیان دەڵێن سەرمایەدار و خاوەنی حیزب هەیە لە سلێمانی 8 ملیارد دیناری حکوومەت قەرزارە، ئامادەش نییە هیچ بڕەپارەیەک بداتەوە. بۆچی حکوومەت لە جیاتی فشارکردن لەو بڕە خەیاڵیانە چاوی لە چەند میلیۆنێک قەرزی هاوڵاتیانە؟ بەهۆی خراپی دۆخی ئابووری خەڵکی هەرێم و بەتایبەتریش پارێزگای سلێمانی لە ئێستادا هاوڵاتیان ناتواننەوە قەرزەکەڵەکە بووانە لە ماوەی 2 مانگدا بدەنەوە. لە بەرامبەریشدا بڕینی موچێ و کەفیلانەی فەرمانبەری حکوومەتن لە بریە و پێشینەیە هێندەی دیکە کێشەکەی قوڵتر کردوتەوە و چاوەڕوان دەکرێت لێکەوتەکانی ئەو بڕیارە ماڵی چەندین کەس وێران بکات.